وەکو قەزای شارەزوو پێما بێکەمی قوتابخانەیەکە و چالاکی ئەنجام ئەدەین و خۆشەویستێکی بەخشیوە بە قوتابخانە و هەم وەرزش لەلایەن قوتابیانەوە قوتابیان ئیسفادەیەکی زۆری لێکن لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی ئەوەی کە پابەندی کاتە بن کە بتوان کە دوانەگەون و سوودێکی زۆرمان لەوە وەرگتووە کە دایکان و باوکان تەلەفۆنێکی زۆرمان بۆ ئەکەن جێگەی دەستخۆشیە مایە خۆشحاڵیە سوپاسیانەکەین دەستی ماندووبوونیانە وشین و ئەم وەرشە کە ئێمە یەکەم قوتابخانەی کە لەم دەڤەرەیە ئەنجامماندا بێ ئێمەش هەوڵمانداوە بە ئیسفادە بە سوودوەرگرتن لە دراوسێکانمان و هەوڵ و ماندووبوونی خۆمان و بەدواداچوون بتوانین وەرزشێکی گونجاو هەڵبژێنین کە لەگەڵ توانە و جەستەی خوێندکارانە بگونجێ بەپی ئەو کاتەکەمەی کە دامان ناوە بۆ ئەوی قوتابیان ئیسفادەیەکی زۆری وەربگرن. وەرزشەکە لە ڕووی تەندروستیەوە ئیسفادەیەکی زۆریە بۆ خوێندکاران چالاکیان نەکاتەوە ئاگاداری وانەکانیانن پابەندبوونی کات. وەرزە زۆر خۆشە هیوادارم هەموو بەیانیەک ئەم وەرزشە بکەین لە ڕووی تەندروستیەوە زۆر سوودی هەیە و هەروەها بۆ سووڕی خوێنمان زۆر باشە نزیکەی چارەک 10 دقە وەرزش دەکەین بۆ خۆمان زۆر باشە وەڵا زۆر گرنگە هەم بۆ زیرەکی خۆمان هەم بۆ تەندروستی خۆشمان. پێشەمە قوتابی ماندووە کە وێستە هەندێک لە دایک و باوکان بۆمان دەگەڕنەوە کە دڵخۆشی نەڵێ قوتابیەکان پێمانەوێن زوو وەڕێمانکەن بە فریای وەرزشی بەیانیان کەوین و من لێرەوە دەستخۆشی لە مامۆسایانی وەرزشەکەم کە کۆمەڵێک گەنجی لێهاتوو چالاکن و ئەم وەرزشی بەیانیانە تەسیراتێکی باشی لەسەر تەندروستی قوتابیان هەیە کە قوتابیان بە چالاکی هێڵێتەوە لە دەرسەکان و تاوەکو ئاخری دەرس و دڵخۆشن بە هاتنیان بۆ قوتابخانە.